وردبینەوە لە وردبینیەکەی دیلۆیت لێکۆڵینەوەیەکی گرفتەکانی داهاتی نەوت لە راپۆرتەکەی دیلۆیت کە سێ چارێکی ساڵی 2020دا راپۆرتەکە لەلایەن ڕێکخراوی ستۆپ و ڕێکخراوی ڕوونبین ئامادە کراوە بۆ خستنە ڕووی سەرنجەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەربارەی راپۆرتەکەی دیلۆیت کە لە 9 مانگی ساڵی 2020 خراوەتە ڕوو دیاریکردنی سەرنجەکان لەسەر سێکتەری نەوت. لەو راپۆرتە کۆمەڵێک گرفت و کێشە دیاری کراوە کە دواتر راپۆرتەکە پێشکەشی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتیەکان و پەرلەمانی کوردستان دەکرێتن بۆ ئەوەی ئیش لەسەر بکرێت و لە راپۆرتەکانی ئایندە ئەو گرفتانە چارەسەر بکرێت. بەرنامەی کاری ئەم پرێسکۆنفرانسە سەرەتا بەڕێز کاک فریا وردەکاری خستنە ڕووی راپۆرتەکە دەخاتە ڕوو، دواتر بەڕێز عەلی حەمەد ساڵح سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان بابەتێک پێشکەش دەکات لەسەر شەفافیەتی نەفت لە هەرێمی کوردستان. سەرەتا کاک فریا بۆ خستنە ڕووی راپۆرتەکە فەرموو. هەموو لای بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونتان. من فریا کاڵێم سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیەت لە پرۆسەکانی نەوت. ئێمە وەکو ڕێکخراوی ڕوونبین پێشتر راپۆرتێکمان کرد لەسەر وردبینەکەی دیلۆیت بۆ ساڵی 2019. ئەم ساڵ بە دەستپێشخەری ڕێکخراوی ستۆپ داوایان لێکردین پێکەوە کار بکەین لەسەر وردبینەکەی دیلۆیتی 2020. پێمان خۆش بوو بە باشمان زانی کاری هاوبەش لە بینی ڕێکخراوە مەدەنیەکان ئیشێکی زۆر باشە و بەتایبەت ئەگەر بواری کارکردنیان لێک خۆ نزیک بێت. ناوەڕۆکی راپۆرتەکەمان بەڕاستی زۆرە، یعنی بەس نووسینی راپۆرتەکە خۆی یەگە سێریگەی 35 پەڕەیە. من ناتوانم بچمە تەفاسیلی هەموویەوە، بەڵام چەند خاڵێکی گرنگی تایە بە پێویستی زانین لەم پرێس کۆنفرانسا باسیکەین. خاڵێکی یەکەم کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە دیلۆیت لە وردبینەکەیە لە چارێکی یەکەمە کە باسیەکات باسی تێکڕای نرخی نەوتەکات. تێکڕای نرخی نەوتی بە $31 هەژمار کردەوە، بەڵام ئەوەی کە ئێمەی بینین بە پێ و زانیاریی لەبەردەستی ئێمە هەیە و لێکدانەوەی ئێمە بۆی $33 واتە بڕی $1.81 جیاوازی هەیە لە نێوان نرخی نەوتە لەو تێکڕای نرخی نەوتەی کە دیلۆیت باسی کردووە. ئەما گەر بە پارە لێشی بینەوە لەو سێ چارەکەی یەکەمە $76 ملیۆن کات کە ئەژمار نەکراوە. ئەمە جێگای پرسیارە هیوادارین حکومت بەدوادەچوونەوەی بۆ ئەوە بکاو و ئەگەر زانیاریەک هەبێ کە دیلۆیت پشتی پێبەستووە کە تێکڕای نرخی بە $31 حساب کردووە، ئێمە نایزانین بیخاتە ڕوون بۆمان بۆی کە ئێمەش لەوە ئاگادار بین. خاڵێکی تر ئەوەیە هەر لە چارێکی یەکەمە شایستەی کۆمپانیاکان کە ئیراوە بڕی 427 ملیۆن دراوە بە کۆمپانیاکان. شایستەی کۆمپانیاکان ئەگەر ئاگادار بن پێشتر حکومت لە مانگی 11 و 12 ساڵی 2019 لەگەڵ مانگی 1 و 2 2020 بەهۆی قەیرانی دارایی کۆڤیدی-19 و دابەزینی نرخی نەوت حکومت ئەم پارەیەی تەجیل کرد، داوای لە کۆمپانیاکان کرد کە نەیان ناتێ هەتا مانگی نۆ یاخو هەتا ئەو کاتی نرخی نەوت ئەچێتەوە سەر $50 کەواتە ئەو شایستەیی کە ئیراوە لە چارێکی یەکەمە ئەو $427 ملیۆن. ئەمە ئەکرێ تەفسیری هیەوە بێ هی مانگی سێ. ئەگەر ئەمەوا بێت ئەم بڕە زۆرە، یعنی بە پێی گرێبەستەکان و بە پێی بەرهەم و ئینتاجی کێڵگەکان و نرخی نەوت ئەم شایستەیە لەو مانگا زۆرە، لەو چارەکە زۆرە. هیوادارین تەفسیری ئەوەش بزانین چۆن واکراوە. بە هەمان شێوە لە چارێکی دووهەمە دیسانەوە هەر شایستەی کۆمپانیاکان ئێمە بە زۆر ێزانین. داهاتی نەوت لە چارێکی دووەما 590 ملیۆنە، بەڵام سێرەکەی شایستەی کۆمپانیاکان 500 ملیۆنە. ئەمە بە هەموو حساباتی ئێمە کە کردومانە بە زیاد شەوە کە حسابمان کردووە نابێت لە 300 ملیۆن زیاتر 325 ملیۆن زیاتر وەرگرن لە 301 ملیۆن زیاتر وەرگرن، یعنی بڕی $109 ملیۆن بە حساباتی ئێمە زیاتر وەرگیراوە. ئەمەش هیوادارین تەفسیری ئەمەمان دەستکەوێ بزانین چۆن حساب کراوە.
خاڵێکی تر هەر بە گرنگ جێزانین ئەیش تێچووی گواستنەوەی نەوتی هەرێمە لە ڕێگای بۆری نەوتی هەرێم و بۆری نەوتی تورکیا ئەوەی کە ئەیبینین تێچووی گواستنەوە زۆر زۆرە لە ناوخۆی هەرێمە لە کاتێکا هی تورکیا کەمترە و ئەگە حسابی درێژی نەوت بۆری نەوتیش بکەین ئەبینی کە درێژی بۆری نەوت لە تورکیا زیاترە لە هەرێمە دوورترین خاڵ کە هەیە کێڵگەی تەختەقە کە 250 کیلومتر و ئینتاجی تەختەق 12,000 بەرمیلە لە ڕۆژێکە لە 150 کێڵگە بەرهەمهێنەکانی نەوت نزیکن لە خاڵە سنوورەکانی تورکیاوە ئەمەش جێگای پرسیارە بۆچی گرانە و لە کاتێکیشە تێچووی گواستنەوە لە چارەکی سێمە هی بۆری نەوتی تورکیا کەمی کردووە ئەمە بەشتێکی باشە زانین بەڵام هینی هەرێم زیای کردووە نازانین بۆ زیای کردووە بەڕاستی چەند خاڵێکە هەر بە گرنگە زانم باسی کەم لێرە یەکێک لەوانە ئەوەیە طبعا پێم باشە ئەمە باسکەم ئەم راپۆرتانەی دیلۆیت ئێمە بەشتێکی باشە زانین حکوومەت وڵایەکاتەوە و هیوادارین وەزیری نوێی سامانە سروشتیەکان کە پەرە بەوە بات کە خۆشیان وەکو سامانە سروشتیەکان زانیاریمان بنێ بە بەردەوام لەسەر ئەمە و ئێمە وەکو ڕێکخراوی ڕوونبین یەکێ لە ئامانجەکانمان ئەوەیە پردی پەیوەندی دروستکەین لە بینی هاوڵاتی و حکوومەت ئەمەش لە ڕێگای شەفافیەت دەکرێت حکوومەت ئەگەر شەفاف بێت ئەتوانین ئێمە ئەمەکو ئامرازێ بەکاربێنین بۆ گەڕانەوەی متمانە لە بینی هاوڵاتی و حکوومەتە ئەو یەکێک لەو شتانەی کە نایزانین حکوومەتی هەرێم گرێبەستی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت و ئەنوای کردووە ئەمە ئەم ساڵ کۆتایی ئەم ساڵ ئەم گرێبەستە کۆتاییەت هەتا ئێستا ئەنوای هیچ ڕیپۆرتێکیمان نەبینیوە ئێمە و ئەم ساڵ تەواوە بێ گرێبەستەکەیە یعنی بەڕاستی ئەمە جێگای پرسیار بۆی بزانین ئەوان چیان کردووە خاڵێکی تر حکوومەتی هەرێم هەر لە راپۆرتەکەیە بەپی راپۆرتەکەی دیلۆیت دوو گژمەپارەی وەرگرتووە کە دیلۆیت خۆی بە قەرز دەژماری کردووە کە کاتە 970 ملیۆن وابزانم 913 ملیۆن عفو 913 ملیۆن و 666,605 دلار ئەمە فرۆشی نەوتی هی داهاتووە یعنی ئەمە هینی 2020 نەبووە کە حساب کراوە لەوێ ئەم بەداهات حسابی کردووە ئەکرێ لە ڕێی ژمێریاریەوە بکرێ بەڵام ئەمە لێرە ئەگەرەمەی لێ دەرکەیت ئەو داهاتی بۆ من هەر چارەکی دووەم ئەگەر ئەو قەرزەی لێ دەرکەی کە وەری گرتووە لەو مانگە یعنی بە مای نەساتوتەوە بۆیە من نامەوێت زۆر بڕۆم لەسەری بەڵام ئەو خاڵە گرنگانە و کە باسمان کرد یەک شتی تر ببورن وزارەتی سامانە سروشتیەکان مانگانە بڕێک نەوتی پێ ئەدرێت کە ئەینێرێ بۆ پاڵاوتن ئەمە ئەتا ئێستا ئێمە لە هینەکە لە دیلۆیت لە 2019 باسی کردووە کە ئەمە بۆ هەر بەرمیلێ پاڵاوتن 20 دلاریان ناوە بۆ پاڵاوتنی بەرمیلێ نەوت ئەم ساڵ ئەمەش باز نەکراوە ینی نازانین ئەو بڕێکی ئیراوە چی لێ کراوە چۆن داهاتەکەی سەرف کراوە بەچی لە کاتێکە ئەوە گەر بفرۆشرایە مەبلەغێکیە کرد ئەوە خۆی بۆ خۆی من پێم باشە کۆتایی بێنم ێستا بەڵام پێم خۆشە تەفاسیلێک لەبەر و زۆری تایە ئەگەر هەر کەسێ حەز کات ئێمە وەکو ڕێکخراوێکی مەدەنی لەم بوارەیە پێمان خۆشە پرێس کۆنفرانسێکی کاتێکی زۆرتر تەرخانەکەین بۆ ئەمە و پرسیار و وەڵامتان هەبێت جوابی هینەوە سپاسانەکەم دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز کاک فریاد بەڕێزان ئێستاش کاک عەلی حەمەد ساڵح سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان بابەتێک پێشکەش دەکات لەسەر شەفافیەتی نەوتی هەرێمی کوردستان بفەرمێن. بە ناوی خوای گەورە بەڕێزان ئەم کاتتان باش دەستخۆشی تەواوم بۆ دامەزراوە و ڕێکخراوی ستۆپەیە کە ڕۆڵێکی زۆر باشیان بینیوە لە دژایەتیکردنی گەندەڵی و ئەو ریپۆرتانەی لە ماوەی ڕابردووە کاریان لەسەر کردووە جێی خۆی گرتووەتەوە و ئەم ڕێکخراوە کە لە هەولێریشە بۆ ئێمەمانان چەند هێندەی تر جێگەی دڵخۆشیە و من
هاوڕێیانم لە دامەزراوەی ڕوونبین بەردەوام لە کۆنتاکتا بووم کاکی یادگار چ برادەرانی تر زۆر سوودمان لێبینیون و ئەم جوودەشیان بەرزە نرخێنین لەم چوارچێوەیە. یەکێ لە گرفتەکانی دۆسیەی نەوتەوەیە کە تاوەکو ئێسا دوو گرفتی سەرەکیمان هەبووە. یەکەم شەفافیت، دووەم گەندەڵی. شەفافیت بە تەنیا کافی نییە ئەگەر پرۆسەی گەندەڵی یا پێداچوونەوە بە گرێبەستە خراپەکان یا لێچوونەدارایەکان بەردەوام بێت. راپۆرتی دیلۆیت لە نۆمانجی یەکەمی 2020 دانی بە هەموو ئەوانە ناوە یاخود هەموو ئەوانەی دووبات کردوێتەوە کە ئێمەمانان لە پرۆسەی نەوتە وتومانە. تێکڕای نرخی نەوت لەو نۆمانگا برند یەکێکە لەوەی پێوەرە بۆ نرخی نەوت. جا مەسەن نەوتی بەسڕە بەهۆی کوالیەتێکەوە گرانتر بێ لە برندی هەرێم هەرزانتر بێ لە برند تاوان. نەوتی برند $36 بووە، بەڵام صافی ئیراداتی نەوتی هەرێمی کوردستان کەماوەتەوە $7.50 بووە لە 2020. ئەمەش ئاماژەیەکی خراپە بەوەی کە ئێمە سەرکەوتوو نەبووین لەم پرۆسە. تەنانەت لە سێمانجی دووەمی 2020 واتە مانگی 4 و 5 و 6 ئێمە نەک داهاتی نەوتمان سفر بووە، بەڵکو نزیکەی $7 ملیۆن بۆ سەرەوە زەرەریشمان کردووە، خراپ بووین تێ. ینی کەمتر قەرزمان کردووە بۆ ئەوەی مەسروفاتی شەریکاتی نەوت و کۆمپانیەکانی نەوت دەینەوە، کەمتر لە داهات. ئەوەی کە هەیە بە نزیکەی $11 کەمتر نەوت فرۆشراوە. لەو بڕەپارەشی ماوەتەوە نزیکەی لە 71% بۆ کۆمپانیەکانی وەبەرهێنانی نەوت و شایستەدارایەکان بووە لەگەڵ کرێی بۆریە. تەنیا نزیکەی 29% یا 28.9% صافی ئیرادات ماوەتەوە. داهاتی نەوت پێویستی بە مراجعەیەکی جددیە بە هەموو مەرحەلەکانیەوە کە لێرە باس یەکەم. ئێستا کە برند $63 بۆ زانینی ئێوە، من چەند ڕۆژێک حساباتی تەواوم کردووە بە سوودوەرکردن لە ژمێرەکانی 19 و 20 لە بەرمیلێک نەوت نزیکەی $8 مێنێتەوە. ئەمەش ئاماژەیەکە بەوەی کە هەرێمی کوردستان لەم پرۆسە نەیتوانیوە سەرکەوتوو بێت. بە پێی هەموو پێوەرە جیهانیەکان ئەم مەساریفانە زۆرن، کرێی بۆری زۆرە، چێ ئەوەی لە کوردستانایە بە تایبەتی کە بۆ کۆمپانیای کار و ڕووسنەفتە بۆ زانینتان زۆر زیاترە لەو کرێی کە وەکو برادەرانی ڕوونبینی شێنوتیان لە تورکیا وەرەگیرێت. واتە ئەمە پێویستی بە مراجعەیە. واتە بۆ ئەوەی پرۆسەی نەوت سەرکەوتوو بێت لە کوردستانە، ئێمە لەگەڵ ڕەفیقەکانم لە لیژنە و بە دواداچوونی وردمان کردووە هەموو پرۆسەکە پێویستی بە پێداچوونەوەیە. خەرجی شەریکات زۆرە بۆ ئەوە نییە بڵێ گرێبەستەکان خراپن، تەنفیزی گرێبەستەکان خراپە. خزمەتگوزاریە بە $1,000,000 بوو بێ لە ڕابردووە بە $5 ملیۆن کراوە. سکیوریتی کێڵگەکانی نەوت حکوومەت هێزێکی سەربازی و ئەمنی زۆری هەیە کە 51% موچەی کوردستان بۆ هێزی ئەمنی و سەربازی و ناوخۆ و بە خانەنشین و مەدەنی و ڕوا، بەڵام حەقلەکانی نەوت درراوە بە کۆمەڵە کۆمپانیای کەرتی تایبەت. سیستەمی موچەی کۆمپانیەکانی کەرتی تایبەت بە تایبەتی بیانیەکانیان سیستەمێکی موچەی زۆرە بەبێ ئەوەی ڕقابە بێ و کۆمپانیاش گرنگ نییە لای، چونکە ئەو پارەی سەرفیەکە وەریەگرێتەوە. کێشەی بۆری و نەقڵ لە ناوخوا چه ئەوەی لە گەرمیان لە تەقتەق لەوانەیە هەولێر بە تەنکەرە گۆزێتەوە بۆ بۆری خورمەڵە زۆرە. وە کرێی بۆری لە کوردستانە زۆرە. بەداخەوە بۆری نەوت هەرێمی کوردستانی حکومەتی هەرێم خۆی بوو لە ساڵی پێشتر لە 140 کۆمپانیای کارە و لە ساڵی 2017 بە بڕی $1,800,000,000 فرۆشا بە ڕووسنەفت کە ڕووسنەفت بە چەند ساڵێک پارەکەی خۆی دەرەکاتەوە و ئێمە گیرۆدەیەکی خراپە بین. واتە کرێی بۆری چ لە دیوی کوردستان چ لە دیوی تورکیا زۆرە، ئەمەش پێویستی بە مراجعەیە. سیستەمی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بەداخەوە سیستەمێکی زۆر خراپ بووە. من ئەمەوێ لێرە هەندێک ڕاستی ئاشکراکەم. لە دوای ئەوەی پرۆسەی فرۆشتنی نەوت بەسەربەخۆ دەستی پێکرد، وەزیری سامانە سروشتیەکان لە دەرەوەی دامەزراوەی حکوومەت لە ڕێگەی کەسێکەوە بە ڕەگەز پاکستانی ناوی مرتەزا لاخانیە $100 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشت بە پارەی پێشوەخت. واتە نەوتی 20، 21، 22، 23 وەریەک ئەیفرۆشێت پارەکەی بە پێشەکی وەرگرت. ئەم پرۆسەیە بە داشکانیەکی زۆر کراواتە نرخی نەوتەکە بە داشکانیەکی زۆر کرا. و بەشێک لەم پارەیە تا ئەم ساتەی من لەگەڵ ئێوە گفتوگۆکەم لەلایەن بانکێکی لوبنانیەوە دەستی بەسەراگیراوە. ئەوەی دیکۆمنتێک لە بەردەمی منە هەیە $100 ملیۆن و دۆسیەکی تریش هەیە نزیکەی $250 ملیۆن.
ئەوان ئەڵێن وەک ئیستیشارە، بەڵام من بە هیچ شێوەیە پێم وانیە ئیستیشارە بێ، ئەمە ڕەشوەیە، بەخشینە چی ناوەنیەی لە ڕووسنەفت داوێتی. ڕووسنەفت پێویستی بەوە نییە 250 میلیۆن دلار بدا بە کەسێکی کورد یا پاکستانی بەوەی کە ڕاوێژکاری پێ بکە. خۆی دەیان ڕاوێژکاریە، هیچ ڕاوێژکارێکیش نییە بەهاکەی 250 میلیۆن دلار بێ، هیچ دۆزینەوەیەکیش نەبووە. ئەوە بووە کە عەقدیان بۆ ڕێکخا چۆن ئەم بۆریە بکڕن، چۆن نەوتێکی کوردستان بە نرخی ئەرزان بە پارەی پێشەکی بکڕن. ئەم ملیار دۆلارە و مەزدەرێکی تریشەیە 800 میلیۆن دلار، تەفاسیلەکەیم لایە کە لە ژمارە حسابی ئەو پاکستانیە ناوی مرتەزا لاخانیە و لەسەر کۆمپانیا قوبڕسیەکەیەتی ئێستا لە بانکێکی لوبنان بلۆک کراوە. ئەمە پارەی نەوتی خەڵکی یاریێمی کوردستانە لەم دۆخەموچە و خراپە. واتە سیستەمی فرۆشتنی نەوتی یاریێمی کوردستان سیستەمێکی خراپ بووە کە پێویستە حکومەتی یاریێمی کوردستان ئێمە تەمە ناکەین لەگەڵ عێراقا ڕێ بکەوێت. ئەمڕۆ بەیانی ئینشەڵڵا ئاماژەکانیش بۆ ئەوەن تەقریبەن، بەڵام ئەگەر ێدانین ئەبێ سیستەمی نەوتی فرۆشتنی یاریێمی کوردستان ڕێک بکرێتەوە. جا 3 مانگ جارێکە 6 مانگ جارێکە کۆمپانیا معتەبەرەکان باگەشت کرێن ئێمە ئەم نەوتەمان هەیە و من دڵنیاتانەکەمەوە لە بری ئەوەی بەناقص 12 بفرۆشێ ئەتوانێ بەناقص 7 بەناقص 6 بفرۆشێ. خاڵێکی تر کە من لام گرنگە لێرە باسی کەم، بەداخەوە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە چەندین جار هاوارمان کردووە پیشەسازی نەوت. پیشەسازی نەوت پیشەسازی نەوت ئەوەیە ئێمە 3 پاڵاوگەی گەورەمان هەیە لە کوردستانە، پاڵاوگەی کار 100,000 بەرمیل لە پاڵێوێ، پاڵاوگەی قەیوان لە بازیان 35,000 بەرمیل لە پاڵێوێ و پاڵاوگەی لاناس نزیکەی 30,000 بەرمیل لە پاڵێوێ. ئەم پاڵاوگانە نەوتیان بپاڵێوێ ئەزانن چیمان دەسەکەوت. یەکەم عێراق نییەوت 450,000 بەرمیل نەوت هەناردەیەکەی، دەیوت 300,000 بەرمیل هەناردەیەکەی. باسی پاڵاوتنی بکردێتەوە شەوت لە عێراقا ملیۆنێ بەرمیل نەوتە پاڵێوێ. منیش خەڵکمێ و پێویستیان بە نەوتە، کەواتە یارمەتیەکی گەورە بوو بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراقا. دووەم، لە هەر بەرمیلێک نەوت بیپاڵێوی $10 زیاترە گرێتەوە لەوەی کە بە بۆریەی فرۆشی. واتە تۆ مەسەن بۆ نمونە من معادلەیەکم کردووە 35,000 بەرمیل نەوتمانەیە لە حەسیرە لە گەرمیان. ئەگەر بەس ئەم 35,000 لە ناوخوا بپاڵێوین 14 میلیۆن دلار زیاترمان دەسەکەوێت لەوەی لەوێوە بە $27 تەنی بیکە بە تەنکەر بیەنە بیکە بۆریەکەوە، لە بۆریەکەوە هەر بەرمیلێ 8 بۆ $10 بدە حەقی نەقل، ئەم پارانە هەمووی بۆ گەڕێتەوە. و لە هەمان کاتا بەنزینی بە کوالیەتێکی باش بۆ خەڵک دەستەکەو کە ئێستا ئەو دۆسەی کە ئێمە هەڵمان داوەتەوە کە ئەوەی لە کوردستانەیە تێکەڵکردنی کۆمەڵێ مەوادی مسەتەنە لە سەروی هەموویەوە قورقشم و بەنزینە کە سەبەبێکی ڕئیسیە ڕێژەی سەرەتان لە کوردستانە بە شێوەیەکی مەترسیدار زیاری کردووە، دەیان نەخۆشی تری ئافرەتان و مناڵان و ئەوانەی تریشی بەدواوە دێت. باشە ئەو کاتە تۆ بەنزینێکە بوو بە کوالیەتێکی بەرز، گازوایلتە بوو، نەوتی سپیتە بوو، جوڵەیەکی بازرگانی لە ناوخوا دەسەکە و پارەیەکی زیاترت بوو ئەما و هاوکارە بووی لەگەڵ عێراقا. ئێستش من تێنەگەشتم حکمت چییە ئێمە لە ناوخوا نەوت ناپاڵێوین. وڵات دەیان وڵاتەیە لە دنیا نەوتی خاوی نییە، بەڵام پاڵاوگەی داناوە لە دەرەوە نەوتە پاڵێوێ، نەوتی خاوە کرێ ئەی پاڵێوێ ئەی فرۆشێتەوە. چ منطقێک لەمایە ئێمە کرێی بۆری بدەین، مەسارە بدەین، نەوتە ناردەکەین. بۆ نمونە تورکیا نەوتی نییە، نەوتەکەمان بۆ نمونە بپاڵێوێ، دوای مشتەقاتەکانی بەگران لێ بکڕینەوە، کرێی نەقڵ بەنزین هاتوچۆ. باشە بپرسن خەڵکە لە بەنزینی تورکی بەکارێنم، تورکیا نەوتی لەکوێ بوو تا بەنزین بفرۆشێ؟ تورکیا نەوت لە دەرەوە کرێ مشتەقاتەکەی فرۆشێتەوە. ئێستا ئێمە خەریکە و قەناعەتە دروستەکەین، هیوادارم تەواو ببێ حکومەت پێویستە دەستکا بە پیشەسازی نەوت لەبەر تەندروستی هاوڵاتیان، چونکە دڵنیا بن ئەم پرۆسەی ئێستا لە تێکەڵکردنی کۆمەڵێک مەواد لە کۆمەڵێک گۆڕەپانی بێمۆڵەت بەبێی نەکرێت دۆ خێرێمی کوردستانە خاتە مەترسیدارەوە. بۆیە دۆسیەی نەوت لای ئێمە لای خەڵکی کوردستان دۆسیەی یەکەمە، بە چاکسازی لە دۆسیەی نەوت تا کێشەی گەورە حەلەکەن. دڵنیا بن ئێستا نەوت $63 ئەگەر چاکسازی بکرێت لە بەرمیلێ $30 بمێنێتەوە، $30 زیاتر لە 600 ملیار دینارەکە، 620 ملیار دینارەکە. چ جای ئەوەی کە ئێمە داهاتی گومرگەکان قاچاقچێتی نەهێڵێ و ڕێک بخرێتەوە و کۆمپانیاکاری کە لە 23ەوە قەراری پێدراوە بە کۆمپانیاکاریەکانە بچێتەوە، دڵنیا بن ئەوە بە نەوت و گومرگ موچەمان دابین کرد. ئەوجا ئەمێنێتەوە باج و ڕسوماتەکان بەوانە خەرجی و ئیستثمارات و چی دەست پێکێتەوە. بەڵام ئەمە چیەوێ؟ ئیرادەیەکەوێ بۆ ئیسلاح.
ئایا ئەم ئیرادە هەیە؟ ئەگەر بەڕاستی ئەمە نەبێت ئێمە چاکسازی لە کوردستانە بەڕێوەبردنی خەڵک لێرەوە دەست پێکە لە عێراقەوە دەست پێ ناکە 2 ساڵی تریش بێ لەگەڵ عێراق تووشی کێشەبی 4 تریش بێ لەگەڵ عێراق تووشی کێشەیەبی چونکە عێراق خۆی لە ناو ئەزمەیەکە ساڵانە قەرزەکانی زیاد دەکات ژمارەی دانیشتوانی زیاد دەکات بێکاری ساڵ بە ساڵ ملیۆنێک کەسە چێتە تەمەنی کارکردنەوە بۆیە دۆخی هەرێمی کوردستان لێرەوە چاکەکرێ سپاس بۆ ئێوە لە خزمەتتانە بووین. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەلی حەمەد ساڵح. بەڕێزان هەر پرسیارێکتان هەیە دەتوانن بیکەن چ لە کاک عەلی چ لە کاک فریا. کاک عەلی فەرموو. کاک فریا جەنابیشت وەرە ئەگەر پرسیارەکە بیتن. ئێستا داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەنەوە چەندی دەست دەکەوێت بۆ چەندی دراتەوە کۆمپانیاکانەوە بەشی موچەتەکە ئەگەر لەگەڵ بەقاڕێک نەکەویت بە دڵنیاییەوە بەم فۆرمەی ئێستەوە وەکوتم کەمتر لە $18 کەمتر لە $300 ملیۆن موچە نزیکەی 900 ملیاریەوە بەڵام ئەبێ چاکسازی تیا بکرێت لە بەرمیل نەوت ناکری $18 بمێنتەوە ئەبێ مراجعەی عقد نا يعني کێشە گەورەکە نابێ بکرێ بە تەنفیزی عقد بکرێتەوە ئەوەی لە دەستی خۆتایە بەشێکیان بە تایبەتی بۆنی مراجعەی عقود بکرێتەوە کۆمپانیاکانی من جارێکیان وتومە بە قەرارێکی سەرۆکی حکوومەت ئەتوانرێت لە ساڵێکان نزیکەی $150 ملیۆن بگەڕێت وێ قەرار سیاقەی قەرارەکە ئەمەیە بڕیارماندا بەوەی پاراستنی کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان بدەین بەدەست هێزەکانی وەزارەتی ناوخۆ پێشبەرکەوە باشە تۆ ئەم قەراراندا لە گۆڕینەوەی $1 بە دینارە بەڕێزان بانکێک تەنیا لە ساڵی ڕابردووە لەم وەزعان نزیکەی $100 ملیۆن قازانجی بۆ لە $1 بە دینار دۆلاری پێدراوە بە 120 لە بازاڕە دراتی بە 125 من پرۆژەیەکم دا بە حکوومەت ئێمە چۆن لە ڕێگەی 3 بانقەوە لە سلێمانی و هەولێر و دۆک ئەم پرۆسەیە تەنفیزکەین باشە ئەو کاتە داهات زیاترە بێ زۆرترین کەس سوودمەند لێ بێ جوڵەیەکی دراوی دروسە بێ و پێم وایە عەدالەتێکی باشیشی تیا بێ. برنامه بجاریگا کابینون کرد. اولی سال باز کرد. اولی بسیار گران مراجعات کرد پیشتریش سریش کرد و نام بسیار گران کاری بسیار بود. اما بسیاری تو جوی آسیای پارلمان کردن. دتوانه جوای 15 سال اگر ولکین لجوزات بین داشتن. دتوانه پارلمان کردن مراجعات و بسیار و کل بسیاری هاوش و میکا بخدمت و کوی عراق کرد شوی دليلاني نود بتنيا وين بتجا لو بعدين زول لو رجعوا كومبانيا كامل بله يكميان يعني من وكوك سكري قوران ليرنيم وكوك سكري قوران ليرنيم ودمانيشا من بعلني وباشكا دجيلام فورمالا بجدار بو مبروني وتوما يعني بو ازادي هاتينا حكومته وبو سروري ياسا وسروري ياسا من بيني دويني بو چاکسازی هاتین لەم کابینا بەداخەوە توانم بڵێم حەجمی قاچاقچێتی بە شێوەی مەترسیدا زیادی کردووە ئەوە دۆسەی نەوتە لێرە عەرزم کردن یعنی هیچ کام لەو خاڵانەی ڕێکەوتن جێبەجێ نەکراوە بۆیە زۆر بەڕوونی پێم وابووە ئەبێ هەڵوەستە بکرێ بۆ ئەوەکەی تر نەخێر پەرلەمان ناتوانێت قەرار بدا لەسەر گۆڕینی گرێبەستەکان بەڵام لە بەش پێم وایە لە گرێبەستەکانە فەقەرەیەکەیە کە ئەتوانرێ مفاوەزات بکرێتەوە لەگەڵ شەریکاتە بەڵام پێش ئەوەی تۆ کێشە دەبێت لەگەڵ گرێبەستە کێشەت هەیە لەگەڵ تەنفیزی گرێبەستە لە هەر مەنتیقەیەک خەدەمات و سکیوریتی بۆ کۆمەڵێک شەخص قۆرخ کراوە هەموو پارەکەشی لەسەر حسابی میلەتە تەواو نەوەڵا هیچ بۆ پەرلەمان ڕوون نەکراوەتەوە کاکەریا خۆت ناشپی خوانم بێ پەرلەمان هەر داخراوە بەس ئەعلان نەکراوە بەڕێزان زۆر سپاس لێرەوە